فێری کوردستان 24 باشووری کوردستان ئەفدەمێ باش ئەکسترا پێشکەش دەکرێت. هەفتەی ڕابردوو هەومان لە بیرمانە ڕووداوێکی جان دەستدەزان یان مردەربوون یان مردنی ئەسپێک هەموو کوردستانی بە پێش هەموو ڕووداوێکەت و لە ناو ڕۆژهڵاتی ناوڕاستیش بووە ترێند بە تایبەت لە بەرگریانی خاوەن ئەو ئەسپا کە منداڵێکی بچووک لەنیاخۆن لەنیا فاخر ئەسپ سوارە بچووکەکەی کوردستان و هەرێمی کوردستان سوار چاکەکەی کوردستان و عێراق ئەم جاریان لە جاتی گریان خەندەیەکی جوان ماشەڵڵا لەسەر لێوانی لەنیا دەبیندرێ دڵیشی زۆر خۆشە لە جیاتی ئەو ئەسپەی کە مرد بوو و لەسەر عرد بوو لەنیاش بوو دەگریا ئەم جارە ماچی ئەسپێکی دیکتر دەکات ئەوە تا ئەم وێنانە بە تایبەت ئەم یەک دوو ڕۆژە هەموو سوشال میدیای تەنیوە داگیر کردیا سوشال میدیا الجهه نەخۆشی دیت بنەخۆشی کۆچەوە خدای مەزن قورآنە پیرۆزەت بێژێت ئینە مع العسر یسرا پشتی هەر نەخۆشیەکی یەکسەر خۆشیە ماشەڵڵا سپاس بۆ خودێژی نەخۆشیێت لە نێ هێدیت بنەخۆشیێن مەستر پشیێن جاران دلەوێژی هێدی خۆشتر لێتێت ئەم جاریان چێ ئەسپێکی تایبەتی پێشکەش کردووە بە تایبەت ئەم ئەسپ سوارە بچووکە لە نیاخۆن وێ جارە تایبەتیژی مەڵا مستەفا بارزانی کو زیاتر بە شێخ بابوو ناو دەبرێت لە ناو کوردستان بەو ناوە زیاتر بە ناو بانگە شێخ بابوو دەرکەفتنی نوین کێ من لێش بووی پرۆژەیەن مەزن وش بووی ئاریکاریان مەزن تێتە پێش وێ جارێژی تایبەتیژی مەڵا مستەفا بارزانی ئەب تەلەفۆنی پەیوەندی دەل لەنیای کرد و نویسینگەهەوەی تایبەتیژ هاتە ڕاستپاردنش بووی و دلێ لەنیای خۆش بکەن دڵنەوەی لەنیا بدەن و ئەسپێکی جوانیشی پێشکەش بکەن نازانم ئەم ئەسپە ناوی چیە ئەوی پێشووتر ئەوەی هەفتەی ڕابردوو کە مرد ناوی جسنوو بوو جسنوو بابی پێشکەشی کردبوو ئەمەیان جارێ نازانم ناوی چییە ناوی چ لێ دەنرێ لەلایەن لەنیاوە پشتی دەمەکردن لەنیا خوب تایبەتیژی نەوەستودی بۆ بەحەس کرد کە بێ چ ناوەکی ڤی ئەسپی بکرد ئەبروکە گەلک ناوە سوشال میدیا دیسا تایبەتیژی لەنیا بیە ترێند لێوە ختێ من بەحەس کردی تایبەتیژی هەفتەیە بوری ژبەر ڕوندکێنوێ تایبەتیژ ناوە ڕۆژ هەڵاتە ناوە ڕاست دەبێت ترێند لێوێ جارێ تایبەتیژیش بەروان خەلاتێنە لەنیای تێنە پێشکەشکردن بیاترێن ناوە سوشال میدیای لەنیای بخۆژی ناوە تۆڕەنجڤاکی بە تایبەت لەو ئەکاونتانەی کە لەنیا بەکاریان دێنێ لە ئینستا و لە فەیسبوک زیاتر لەوێ ئەکتیڤە باس دەکرێت کە تیکتوکی نەماوە نازانم لی دەپرسم ئایا تیکتوکی ماوە نەماوە لەنیا فاخر ئەسپ سوارە بچووکەکەی کوردستان تەمەنێ بتنێ 8 ساڵن ماشەڵڵا جاوێ خودێ لەوێ و هەسپێنێ بێت نووسویەتی پەرۆشی خۆشەویستی ئێوە بۆ من و ئەسپەکەم جێ شانەزی من دەمەوێت سوپاسێکی تایبەتی نووسینگەی بەڕێز مەلا مستەفا بارزانی بکەم کە دڵنەوەیان کردم و خۆشم لەگەڵ بەڕێز مەلا مستەفا قسەم کرد پشتی و نویسینگەها مەلا مستەفا بارزانی هاتیە ڕاستپاردنش بووی و دڵنەوەیە دلێ لە نوای بدن و ئەسپاکێژی پێشکەش بکەن پڕێوە تەلەفۆنی ڤیدیۆژی هاتیە بەڵاوکردن ئەم ڤیدیۆژی بینیم تایبەتیژیت نەوە تۆڕەنجڤاکی و حتا لە نوێی خۆشیت نەوە تۆڕەنجڤاکیان خۆدا تایبەتیژی الپیجی خۆ الفەیسبوکی ئینستای خۆ بەڵاوکردینەک و بینەرەوێنێژی گەلک زۆرن ئەوەی بخۆژی ئەو ڤیدیۆ بەڵاو کرد ئەدیال ئاخفتنەوەیژی تایبەتیژی وەکیوی بەحەسکردی ئەدیال بەڕێز مەڵا مستەفا بارزانی ئاخفتیە بەڕاستی زۆر جوان قسەی دەکات لەنیا قسەکردنی و دەربڕینی خۆشەویستی لە بوو ئەسپەکانی زۆر تایبەتن ئەگەر تەماشتان کردی ڤیدیۆکانی پێشتر میدیاکان زۆر چوون لە نزیکەوە تەماشای ژیانی لەنیان کردووە ئەم ڤیدیۆ ببینین نزانم ئەگەر هەفکارێن من ئاریکار بن ڤیدیۆکە ببینین کە لەنیا قسە دەکا و کە ئەسپەکەشی بە دیاری وەرگرتووە دوایی زیاتر لە ناو ستودیو لەگەڵ لەنیا قسەی دەکەین لەنیا وەرە ڤێری داستو پێک بە ساکینە ڤیدیۆ وەرە ماشەڵڵا ماشەڵڵا عليكم السلام شوني سلامت بيسفازة تكون ممنون سلامت بيسفازة الحمد لله ممنون سفاز وجلني ما شاء الله سفاز ممنون توا قريان ما والله تقريبا تيسيتك ما أري والله أو ناوي لك أو أصبع أو بخوي أصلا ناوي ستورما نازل ناوي ستورما ناوي ستورم بخوي لك تاوي ناوي ستورما ورا بعد تماشي فيديو كين أو دويني بان أو ربو أو ربو بالله بس كورم قرد دويني أبو دويني ورد قرد بالله زۆرشم خۆش دەوێت تایبەتە لە پێوێن ئەی ماشەڵڵا زۆر ساڵ یەکەم جار کە بینیت گوتت ماشەڵڵا عادی کۆ ئەکید
عادي هذه أواني اللي يبون أواني اللي يندربون طبعا يعني ناميد أسبق أو أمن زور أسبم خوش دويتن لاني أسا 18 صالوني هش صالوني أي ما شاء الله سباس لقل أسبا كانت كويسة الحمد لله لدويني وهتا أورو وضعي أستور مكوا صارم والله هي زور باشا لخوي بزيادة باشا الحمد واردن لله الداي آخر بريم للي ما يخمني يشتغل بس بابيتو يعني ستلو واحد حازر كرديا سيو جزر وقند ودوشا وشفتي هموي سي جيزر قندو دوشاو شفتي أوانا تيكل داكي الزلاطية يعني نا تكر يعني كم كوده بي هذه كده عندي نا يك ده عندي يك هو يك؟ جمعة كده دم چەند ژەمە خواردنی هەیە ئاسپەکان سي ئەها ئەتوو قسەت لەگەڵ بەڕێز مەڵام مستەفاش کردووە نیە بلا با جێ بدەینێ دوای ئەتوش زیاتر بلوم باسکەت ستان کرد Yine rüzgar geliran o aşığımın kane. ئەوە لە کاتی وەرگرتنی ئاسپەکە وێنەیەکیشت هەبوو لەگەڵ شێخ باوی ئەوە کەی نەبوو پێشتر بوو أو كاتيك بريم أسبقهم وريجر أو كاتيك بريم بليني بدم كأسبقي بلى لە قسەکردن کە دوێنێ قسەتان کرد راستا چت گوت ئەو چی گوت بخوي بريم كتلفون ما انكر قلتي اتو نابي خمي بخوي قلتي نابي تاو جانا كان بدين بفرمسكو قلتي اسبيتني لو بوتي قلتي نابي اتو خفتي لي بخوي وبقي او دا امجليرو وعدي فترم كزارة شدي نجريمو واسبتشي كبشي قلت اسبتشي دي مرت خفت نابي أي ما شاء الله امج وعدم كده كزارة شدي نبقريمو نخفت الشي لي بخوي زور سباس ئێستا چەند ئەسپت هەیە ئێستا برێم دایمۆند یەک و ئەوەش کە وەرم گرتەوە بەوەشەوە پێشتر شەردوم هەبوو کە جیسمۆ بای بای ئارەوەڵە لە خەونە هیچ دێتە خەونەت دەبینی یان نە جیسمۆ وڵای زۆر داخوانم پێوە دیکە برێم پێش کە زندیش بوو دەوەرەجا وەرە لەنیا ئەوە ئەو پۆستەکەت بوو لە ئینستا کردیتت و ڤیددیۆکەشت دەگەدانا بوو ئێستا تەماشای کۆمنتەکان دەکەین ئەو کۆمنتانەی بۆت هاتوون و دواتر زیاتر باسی ژیانت لەگە ئەسپەکان دەکەینێ پێشتر کۆمنتەکان ئەوەی هەفتە ڕابردوو کە ئەتولەیە بە لەنیا ئەتولەیە بە دوای من با کۆمنتەکان کرد کە جیسن و مرد کۆمنتەکان هەمووی ئەوە بوون دەیانگوت بە چاو چووە هە بەڕاستی جیسن و نەخۆش بوو دوای مردیان بە چاو چوو بوو یعنی لە ناکاو بوو مردنەکەی شتەکە بەخۆی پێشتر برێم ڕۆژێک پێژەی جسم بمرێت نێوانێکمان هەبوو گوتی ئەو ئەسپا کوردی ئەسلی ڕەسەنە ئەوجا لۆ سبێنەکەی بام ساعت 5 شێ تەلەفۆن لۆ دکتۆرەکان کرد ئەو هالەبووە تا نەکە سەر نەستا بوو لە خەوێ کە بووە سەعات 9 ئەوجا برێم هەندێک دکتۆر هەستا بۆ سێ دکتۆری هێناوە سێ بەسە تا جسم و سابی بەس قەدەری خوای گەورە تازە جسم و ڕۆیشت قەدەری خوایە ئارەوەڵا ئەو کابراش نەیگوت ماشەڵڵا بەس هەر ئەوەندە گوتی ئەسپێکی ئەسلی کوردیە ئارەوەڵا هەر ئەوەندەی گوت هیوی دۆرم ئەوانەی ئەسپەکانی ئێستای لەنیا هەموو ئەو جوانیانەی ئەم دنیا دەبینن یەکەم جار بڵێن ماشەڵڵا وەنیە لەنیا ئارەوەڵا یاڵە کۆمنتەکان بخینین باخین کۆمنتەکانی ئەوڕۆ خۆشم دەڵێ هیوادارم ئەمجارە ئەسپە جوان و تایبەتەکەتان نەخەنە پێش چاوی هەموو کەسێک دەزانین مەبەستی چیە؟ هەموو جارێک کامیرە و ڕووی ڤیددیۆکانی دامنێ یان لە ژێرەوە بنووسە کاکە بڵێن ماشەڵڵا ئیشاڵڵا سپاس مردنی ئەسپەکەی بووە بەخێر بۆ خێر و بەرەکەت بوو مردنی ئەسپەکەی ناخۆش بوو بەڵام دەڵێ بووە بەخێر بووی ئێستا ئەو خێرە ئێستا دەویان جیسنوت دەوێ بگەڕێتەوە هەردووچیم حەز لێیە بەس تازە قەدەری خوای گەورە جیسن و ڕۆیشت هەروە کە وا دەرگاکەت لێ قەپات دەکا دیانی دیکرد لێ دەکاتەوە جا ئیشەڵا ژوەبی جاری وا هەیە کورتە ڤیددیۆیەک تەواوی ژیانت دەگۆڕدرێت بەو کورتە ڤیددیۆی ئەوەی هەفتەی ڕابردوو کە بە گریانەوە هاتی و چووە سەر لاشەی جیسن و ئەوە هەموو ژیانی توی گۆڕی دەزانی ئێستا بووی بە ترێت لەسەر ئاستی دنیا و ڕۆژهڵاتی ناوەڕاست ئاگاد لێوە نیە هەواڵەکانت بینی ئەوڕوت کە چەند باسییان کردووی هەواڵەکان وڵا هەندێکیان هەواڵە چی دیکەش هەیە دوایە لێت پشتڕاست دەکەمەوە ئایوەیان نا دەست خۆش کارێکی جوانە مەبەستیشی خەڵاتکردنەکەیە
حما کەریمە دەڵێ دەست خۆش پێم خۆش بوو دڵی ئەو منداڵت خۆش کرد دڵت خۆشە ئێستا زۆر زۆر دڵم خۆشە زۆر سپاسی جەنابی شێخ بابۆ دەکەم لێرەوە ڕێز و سڵام لە بۆ هەیە ڕێزێکی تایبەتیم لە بۆ هەیە زۆر سپاسی دەکەم چای ماز دەکەم خوا بەس بە کامیرە هەردووکمان دەربچی ئەو ملوانکێ چییە ئەوە ناوی جیسنوە ئەوە جیسنوە ناوی جیسنی لەسەر ئەو ملوانکێ قەت لە ملی ناکەمەوە ئەوە هەر لە مل دەبی ئەرە وەڵا تا دەبرم هەر لە ملمە چونکە تەمە درێژ بیا ڕەبی مەمنون ئەو ملوانکێ هەر بابی خەڵاتی دایتە یان هەر بەخۆی کە جیسنەوە وەرگیر 12 وەرەقەی لەگەڵ ئەو منیش ئەو 12 وەرەقەم بە خەناوکەیدا قەتیش لە ملی ناکەمەوە تا سپاس لەنیا هەواڵێکی دیکەم بیست لە ناو سوۆشال میدیا بە تایبەت سوۆشال میدیای عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئیمارات ڕاستە پەیزە فەرمیەکان ئەوان بڵاو کردووە کە شێخ محەممەد بن ڕاشد جێگیری سەرروکی دەوڵەتی ئیمارات و حاکمی دوبەی ئەوانیش بڕیاریان داوە کۆمەڵێک ئەسب بە خەڵات پێ بدەن و سنتەرێکی فێرکاری ئەسب سواریشت بۆ بکەنەوە ئەم هەواڵە ڕاستە هیچ پەیوەندیتان پێوە کراوە لەبارەی ئەو بابەتەوە بەڵێ ئەو هەواڵە برێم ڕاستە زۆر زۆر دڵم پێ خۆش بوو کە محەممەد بن ڕاشد تەلەفۆنی کرد کە دیتبووی ئەمن ئەو گریانە بە کوڵی کە لۆجیستنم کردبوو ئەویش زانی بووی لۆە تەلەفۆ برێم پەیوەندیان پێکردین و گوتیان دەیەوێ بتاندینێت و چەند دیارەت چیشتان پێ ببەخشێتن لێ زۆر زۆر دڵم خۆش بوو و گوتیبووی دا هەندێک لە خەمەکانی کەم ببتۆ لێرە ڕێز و سڵام لە بۆ هەیە چای ماز دەکەم زۆر زۆر سپاس دەکەم و مەمنونی مە و دیارەکانیش برێم چەند هەندێک ئەسخۆی بە تەلەفۆن قسەی لەگەڵ بابەت و ئەتوی کردیان بەخۆی نانە بەخۆیانە نا بەخۆی نا ئەوجا گوتبووی و فێرگەچی ئەسب سواری و چەند ئەسبەکەت دەدەمێ لێرە ڕێز و سڵام لە بۆ هەیە چای ماز کەینی گەشتی ئیمارات دەکەی پاسپۆرت هەیە یەکسەر بچی ئەوێ و خەڵاتەکان وڵاهی باجارێ پاسەپۆرتەکەم تەواو بیتن و ئەوجا برێم گەشتەکەی دەکەم پاسپۆرتەکەت یانەی خەریکە دەردەکەی پاسپۆرت ئیشاءڵڵا داواکی زۆر تایبەت لە بۆ نووسنگەکانی پاسپۆرتی هیواداری زوو پاسپۆرتی لە نیای دەربێنێ بۆ ئەوی زوو گەشتی ئیمارات بکە ئارەوەڵا بڕێ مشکلەشە جنسی عێراقیم نازانم چیە مشکلەکە ئیشاءڵڵا المهم زوو ئارەوەڵا بەتەمای ئەو فێرگەیە ناوی بکەیە چێ ئەوەی کە بوو دەکرێتەوە کە بڕیارە گروپی لە نییە بۆ ئەسب سواری هەر بژی سپاس ئەدی بابەت خەریکی چێ ئێستا بابم وەڵا هەر ئیشی عەداد دەکا لەگەڵ ئەسب سواریش ئەو شوێنی تایبەتی خۆتان لە وەڵاهی جارێ دیار نییە برێم کە فێرگەکەمان دروست کرد نانە ئەوەی ئێستا ئەو شوێنی تایبەتی خۆتان لای ماڵی ئەوانە هاوکاریت بکە و ئەوانە ئادیک و هەموو ڕۆژان کە بابم لە ئیشە دێتەوەس پێژەی برێم پێژەی بام بێتەوە ئەم یەکەم جا دەچمەکەن ئەسپەکان سێ و قەندیان دەدەمێ جێزەریان دەدەمێ و ئەو جا کە بابم دێتەوە ئەسپەکان دەشۆین و سواریان نانیا زۆر باسی جێزەری دەکەی ئەتوو زۆر حەزر لێیان ئەسپەکان زۆر حەزیان لێیە ئەسپەکان زۆر حەزیان لێیە زۆریش و خواستم شفتی بە هاوینا زۆر لۆیان خۆشە باشە ئەو ڤیددیوە کە بڵاو کرایەوە ئەوەی هەفتەی ڕابردوو لە مردنی جیسن ئەو چوون بۆ بڵاو کرایەوە بۆ چێ وێنەی کرد یەکەم جار چێ بۆ بڵاو کردەوە پێت ناخۆش نەبوو کە بڵاو بکرێتەوە نانا پێشم برم پێم ناخۆش نەبوو ئەمن ئاگادار نەبووم کە ڤیددیۆیان دەکرێت بەچی دەهاتی ئەو کاتە بەگریانەوە داهاتی بەگریانەوە کە دەهاتم گوتم بابە تەوا بوو بۆ عەسر گوتم بابە تەوا تەحەمل ناکەم ئەم هەر دەبی بچمەکەن جیسنەوە عەسر هاتین ئەوجا بابم پێشە من چوو ئەخە بام دەیگۆ بابۆ گەرمای هەندە دەگری و زۆریش گەرمای دەبیتن گوتی نا با ئێستا نەبینی هەتا تەلەفۆنی لۆ چەند برادەران کردبوو گوتی با جیسنووی لە لێنیایی دوورخەینەوە نەزانیتن دەرێن بردیتمانە فێرگەچیدا فێر تەعلیم بیتن بەسەمیان گوتویان نا دوای چی پێ دەرێ جیسن و مردیا کو پێی دەرێ چی پێی گوتی ئەو کاتی برێم پێیان نەگوتم هەتا ئەو دەقەی چوومەکەن جیسنووی پێیان نەگوتبوو لە دوورەوە بینیت جیسن و لەسەر عەر هەر لە دوورەوە کە بینیم جیسن و لەسەر عەردە ڕاست گریانم هات ئێستا یعنی گریانم زۆر دێلۆی بەس نایکەم لەبەرەوەی ئەو کاتێکە شێخ بابۆ تەلەفۆنەکەی کرد گوتی وعدم پێ بدە کە جارێکی گریان ڕۆی گریان ڕۆی وعدم پێدا کە جارێکی سەحات خۆش ئەی ئێستا مەسەلەن زیاتر چ وەختە دەچێت لای ئەسپەکان بە ڕۆژ ئێواران چکە گەرمە دەبی ئاگای تەندروستی خۆش دیوانە ئادیکو پێم ڕۆژە دوو جارێت ڕۆژێ دوو جاران دەچی و کە بووە ئەسر پێشەوەی بە تاتی بام بێتەوە و لەگە برایەکەم دەچمەکەن
لەنیا ئەو پرسیارش نکەم لەسەر ئەو قسانی کە کراون بە چاوچوون و نازانم چ تیکتۆک گوتیان ئەویش نەماوە یان مایە ڕاستە کە پاش ئەکە ئەوەی جیسن و مرد ئەسپەکان ڕاست تیکتۆکەکەیان سووتاند و نەیان هێشت بەتەمای چی بەهێزتردانین ئیشاڵڵا ئێستا چەند تیکتۆکەیە چار پێنج تیکتۆکەیە بەناوی من بەس ڕاست نییە ئێستان هیچ ئەو تیکتۆکانە ئێستا هیچیان هی من نییە بەس ئیشاڵڵا چیدی دەکڕم بە تایبەت کەینێ داوات بم بێمە لای ئەسپەکان هەر کاتێک دەی لە خزمەتت داما ئەو جابەتی دەرێ مەمنون ئەی گیان ماشەڵڵا مەمنون تەمەنێتەیە درێژ بە دایک و باوک بە و گەل هەسپێتە و تەهۆش هەسپێت خۆهاوە مەمنون زۆر سپاس گەلە بخێراتی لەن مەمنون زۆر سپاس دواتر زیاتر لە سوشال میدیا ئاگامان لە یەک ئینشاڵڵا گەلە بخێراتی گەلە بخێراتی سپاس هەر بژی لەنی ئەمی گەڵ بژن ماشەڵڵا ئەمش کوردستانی دیرکەبین ئەم بچینە ئەوتا کچێکی شۆخۆشەنگ چاوشین ماشەڵڵا زیاتر لە هەموو دنیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کوردستانیشەوە ئەوەی زۆر باوە نەشتەرگەری جوانکاریە جوانکاری لۆ جوانکاری دەموچاو جوانکاری هەر شوێنێک بە تایبەت لە بوو کچان و ژنان وڵا ئێستا کوڕژ خەریکی نەشتەرگەری جوانکاری بەس vێجارێ الکوێتێ نەشتەرگەریە جوانکاریە قەدەغەنە بوتەنینێت و نەشتەرگەریە جوانکاریە بکی بە هەر مەبەستەکێ داوا دەکرێت بە تایبەت هەر کەسێک کە نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدات 5 ساڵ زیندانی بکرێت سزاکەش زۆر قورسە بە تایبەت ئەمە لە چی ئەمە لە مەجلس ئومە جڤاتە تایبەتی ژیانەتەوەیە کوێتی بڕیارەکەنی تایبەتیش عالیە 5 ئەندامên civatê daxwast hatiye kirin yasayeke tund bêtedanan ser neştergeriyên ciwankariyê bot niye neştergerî bikey 5 endamî Parlemanî Kuwêt dawayan kirdiwe be yasa li mewduwa neştergerî ciwankarî qedexwe bikirêt her kesekîş serpêçî kir 5 sal zîndanî bikirêt û 1000 dînarî Kuwêtî ji xerame bikirêt wextê ev daxwaza taybetî ji bo civata ummeya yan ku meclis ummeyi Kuwêtiyan dawa kirdiwe 5 endamane îtir بووە مناقەشەیەکی گەرم هەم لە ناو پەرلەمانی کوێت ئەندام لە ناو ئەندامانی مەجلس ئومە و لە دەرەوەش جگە لە کوێتیەکان لە ناو سوشیال میدیا دەنجی دایتەوە ئەی بوو هەر کەسێک کەیف خۆی نییە کە نەشتەرگەری جوانکاری بخۆی کە ئەگەر لوتی بەدڵ نییە لێوی بەدڵ نییە ڕۆمەتی بەدڵ نییە سوزام هەر شوێنێکی جەسەی بەدڵ نییە بوو یاسایەکی وا توندا بنرێ دەرێ دەڵێن ئەمە بە تایبەت گلەیەکی زۆری هەبووە بە تایبەت لە بەڕێوبەراتی پاسپۆرتی کوێتی و پۆلیسی فڕۆکەوانەی لە ناو فڕۆکخانەیەت نۆڤە کوێتێدا ئەو قسەیان زۆر کردووە بژن وەختی خەڵکت هات مەسەدکردنە پاسپۆرتێت وانەوە وێنەی وانای پاسپۆرتێ گەلک جدا بیە شووی وێنەیەک و ئەمت بینین ئەمە چۆن ئەم کەس ئەو نییە ئەوەی کە دەبینین بەچاو لەگەڵ ئەو کەسێک کە وێنەکەی لە پاسپۆرتەکەیە دەڵێ بە دووادەچوونێکی زۆریان کردو دەڵێ کاکە ئەوە خەتە ئەوەیە کە خەڵکێکی زۆر هەستاون بە ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری ئیتر ئەو خەڵکە زۆر دەموچاویان گۆڕدرا وەکو ئەو وێنەیە نییە کە وێنەی خوانە کە پێش چەند ساڵی گرتوانێت لە پاسپۆرتیان داوە بجۆش بەرندێ ئەف داخوازیە هاتیەکردن وەکی دانوستان چێبی دبێژم بڵە ئەم دە یاسا توندانین هەر کەسێک بێت نەشتەرگەریەکە جوانکاریە بکات دەبێت پێشوەخت داخوازیەکە پێشکەش بکات یعنی هەر سنتەرێکی جوانکاری یانجی هەر نەخۆشخانەیەکە جوانکاریە بووی نینە نەشتەرگەریە جوانکاریە بۆ هەر کەسێکی بکات پێشوەخت دەبێت داخوازیەکە پێشکەش بکات حتا وەزارەتە ناوخۆژی بێتە ئاگادارکردن سەرڤێ جوانکاریە یانجی وێ نەشتەرگەریە ئەو دێ بخۆ ئەنجام دێت لێژنەیەکە تایبەتی دێڕینت السر ئایا ئەنجام بدن یانجی ئەنجام نەدن پشتی ئینگێژی بڕیارێ vێتش وەزارەتە ناوخۆژی وەرگرت کادێ چاوە وێ نەشتەرگەریە هەرێ ئەنجام بدێت و پشتی ئینگێژی vێت وێنەیە پاسپۆرتە خۆشی بگۆڕێت وەختێ سەفەرێکێت کرد یانجی گەشتێکێت کرد پرزگرێک بووی تایبەتیشی الفڕۆخانەیە چێ نەبن وەڵا ناحەقیان نییە بەڕێوەبەری فڕۆخانەی کوێت لە لێدوانێکی دەیگوت بەهۆی نەشتەرگەری جوانکاری ناتوانن وردبینی بۆ پاسپۆرتەکان بکەین ئەوەتە قسەی بە تایبەت بەڕێوەبەراتی پاسپۆرتەکان بووە بە تایبەت لە فڕۆخانەی ناو کوێت پێویستە نەشتەرگەری جوانکاری تەنیا بوو کاتی پێویست ڕێگا پێ بدرێت بۆ نمونە سوتان یان شێوانی ڕوخسار ئێوە دەڵێن چ لەو کاتانە یان هەر کاتێک یەک بێوێ بۆ خۆی نەشتەرگەری ئەنجام بدە وڵا پشگیریان دەکەم خەریکە هەمومان بە یەکتری دەچین بە ئەوی نەشتەرگەریەکانی جوانکاری وەیە کچەکان زیاتر
ئەگەر ئەم یاسایە دەربکرێت خەڵکی دەچن لە دەرەوەی کوێت نەشتەرگەری دەکەن بۆیە لە ڕێگای بڵاوکردنەوەی هوشیاری ڕێگا لەم دیاردەیە بگیرێت باشترە تیشک باشترە ڕێگە پێ لێ بێتەگرتن یانژی بێتە ڕێک خستنە کارە یعنی لە نێو ئەو هەموو یاسایە گرنگ و پێویستانەی کە دەبێت دەربکرێن هیچ یاسایەکتان نەدوزیەوە قەدەغەکردنی جوانکاری نەبێ دیارەوە پێی ناخۆشە قەدەخە بکرێ بە تایبەت نەشتەرگەری جوانکاری ئەکە یاساکە وصل عێراق هەرێما کوردستانی بێتە دەرخستن ئەندامên civata nûnerên Iraqê û endamên Parlemanê Kurdistanê dê dengî din yan jî dê dij rawastin nizam em dîrkevin tweet çîç kaşîna tweetî ji qefesa xwe derket û revî niza kavêca hatiye kuştin nehatiye kuştin elşîna çîç kaşîn lema û duadebî bilên ba eksekî bikim eksekî bilawkemewa nek tweetekî bilawkemewa we lê ziyatê wê binûsî twitter.com her x.com ta zor esan bûytewa Elon Musk خەریکە هەموو شتەکانی ناو کۆمپانیە تایبەتەکانی خۆی دەگۆڕدرێت دوای ئەوەی کە Elon Musk لە ساڵی پێشتر بە 44 ملیار دلار وابزانم ئەگەر غەڵەت نەبم تویتەری کڕی ئێستا خەریکە هەموو شتەکانی دەگۆڕێ یاسای تایبەتی دەرخست بۆ ئێستاش ناوەکەشی گۆڕی چیچکۆشی ژینەما تویتەر ژینەما کردنا تویتە ژینەما هەمی بیا ئەکس ئەو لوگە تایبەت ئەوەتە Elon Musk هەتا لەسەر ئەکاونتی تایبەتی خۆشی لە ئەمە نابی لە مەودوا بڵین ئەکاونتە تایبەتەکەی خۆی لە تویتەر دەبی بڵین لە ئەکاونتە تایبەتەکەی خۆی لە ئەکس وێنەچی ئەکسی دانەوە Elon Musk ناوی تویتەر وەکو خۆی دەمێنێتەوە بەڵام لۆگۆی تویتەر دەبێتە ئەکس تقریبا ئەگەر لە بنووسی ئەگەر بچیە ناو ئەکاونتەکەش مەبەستم نووسینی تویتەریش هەر دەبی لەوێش ئەکس بنووسی بەڵام وەکو ناو Elon Musk دەڵێ جارێ ناوەکە هەرمایە ئەم پیاوە خوشی نازانێت چی دەکات هەر ڕۆژێک بە شتێک دەگرێت سەری لە خوشی شێواندووە حتى تایبەتیژی ئەڤێن ڤەریفۆیژی هەیە ئەف دەمەکە تایبەتیژی کردیا پارە حیوانات بێت و 15 دلار بدی بەلاشنینەوەیکی بەرێ هەموو شتێک یاسە تایبەتەکانی Elon Musk زۆر کۆمپانیەت هەین کش دەوڵەمەندێت سەرڕاستی جیهانی ئەمەش لە ڕقی Threads دەیکات و لۆگۆیەکەشی گۆڕیوە Threads بە تایبەت لە سەرەتای ئەم مانگە بووە پرسی گەرمی ناو سۆشیال میدیا شەڕی نێوان تویتەر و Threads ئێستا شەڕەکە لە بینی X و Threads بە تایبەت لەو کۆتایەنە تووشی تایبەتیژی هات نەخوارەکە زێدەبی گەلەکە Threads چێ لە پشتی کوش دایک بووی ئاخری تویتەر تێک دەدات و ئەویش لە ناو دەبات دڵی من وە دڵی من نییە ها بەخوای هەر ناوەکە دڵی منە نازان دڵی چێ Elon Musk خۆشی نازانێت بەنیازی چیە زۆکەربێرگ سەری لەم کابرا شێواندەوە زۆکەربێرگ خاوەنی مێتا فەیسبوک ئینستاگرام واتساپ ئەوانە هەموویان سەرکەفتن و زۆرانبازی کۆدە Elon Musk بەتیانژی زۆکەربێرگ هێشتاش دیارینە گۆڕانکاری تایبەتیش هەردوو لە خۆت بەردەوامن بەلو گۆڕی ناتوانێت تەرخی پشکەکانی تویتەر بەرز بکەیتەوە هیچ بێژم تایبەتیش بۆن گۆڕانکاریە ئەو دێ کۆمپانیەت خۆ تێک بدەت یانژی نە ئەکس نەیانە تایبەتیش ناوە کۆمپانیان Elon Muskیدا هەر خۆشی خوددانە ئەکسیە ئەکس سپیس و تایبەتیژی گەلە کۆمپانیە توێن مەزن ئەلبوارێ بۆشایی ئاسمانی تایبەتیژی ئەکس سپیس و ستارلینک و بەشەکەش ئەکس سپیس هەرێ تڕۆمبیلەویە کارە بێنەوەیش بیرۆمش ئەو ژێکش کۆمپانیان مەزنیان Elon Muskیە نزا کاری دومای که Elon Muskی چی بود گلک بیشن او دیش ناف چت این چت بیشن اکسترا ابرو کبی سبایجی ساعت 6:30 بدین خدمت هر شب بیشن